ئەو کاتتان باش برادران هیوادارم باش بن خۆشحاڵم بەوەی کە ئەو داوایە لە خۆتانەوە بوو سپاس من ئامادەم سرم پێوە نییە کورد دەڵێ هەر کاتێک داوای لەو بابەتتان هەبوو هەر کات هەبێت من ئامادەم بۆ ئەوەی کە لە خزمەت قوتابیان خۆمان دابین برادران دڵنیام ئێوە کە هاتوون بۆ علم نەفس بەشی زۆرتان سەقافەیەکی نەفسی باشتان هەبووە ڕۆشنبیریەکی دەرونی چاکتان هەبووە لە سەرتاوە ئەوانەی کە اختیارتان کردووە بەژە بە دڵنیاییەوە تا ئاستەکی باش لە سایکۆلۆجی شارەزا بوونە ئەوەی کە اختیاری کردو ئەوەی کە کەوتۆتە ئەو بەشەش لە ڕێگای قەزا و قەدەر و مەسەلەی فۆرم و پڕکردنەوەیە هەڵەو یان هەر شتێکی دیکە دیسان دەڵێن قازانجت کرد بە خێر بێ کەوت ێزەیەکی باش نەکەوت و ێزەیەکی خراپ بۆیە ئەویش وردە وردە ئینشاءڵڵا ئەو خۆشەویستەی بۆ دەروونزانی لەلا دروست دەبێ علمێکی زۆر زۆر نمونەییە بەڕاستی من لەسەر حسابی هیچ زانستێکی دیکە زانستەکەی خۆمان باڵا ناکەم و بەرزی ناکەمەوە بەڵام پێت دەڵێم لە هەموو دنیای پێشکەوت و سایکۆلۆجی لە مەجموعاتی طبی و پزیشکیە و یەکێکە لەو زانستانەی کە ئێستا لە تەواوی دنیا هەیبەتی خۆی هەیە کەسایەتی خۆی هەیە من زۆر جار لەگەڵ ئەوانەی کە متەخەسیسن ئەجنەبیەکان لێم دەپرسنە توی اختصاصت چێ دەڵێم سایکۆلۆجی دڵ ئۆ سایکۆلۆجی یعنی بە حەزمێکی عەجیب دەنجی بەرز دەکاتەوە بە ئەکسنتێکی عەنتیکە بە تۆنێکی عەجیب دەری دەبڕێ یعنی کەواتە ئەوە علمێکە نزیکترین شتە لە تو کە نەفسی خۆتە کە دەرونی خۆتە و دیراسی دەرونی خۆت دەکا و شتێکی شاز نییە ناتباتە ناو CO2 H2SO4 و نازام چی کیمیا و لەولاوە فیزیا کار هەمووانە ضرورن بەڕاستی بەڵام علم النفس لە هەر هەموو علمەکان زیاتر لە تو نزیکترە بۆیە کە تو شارەزایت لەبارەوە هەیە من ئێستا باسی بابەتێک دەکەم کە دڵنیام هەمیشە ئەو بابەتە هاوڕێ لەگەڵ ئێمەوە لەگەڵ ئێمە هاتووە ئەویش وا باشە نازان پێتان خۆشە باسی هەڵسوونەکان بکەین بۆ لەبەرەوەی ئێستا کۆمەلگای ئێمە بەڕاستی بە ئاراستەیەکی سلبی دەڕوا کۆمەلگەیەکی هەڵچووە لە هەموو شەرایحەکانی هەموو توێژەکانی زۆربەی چین و توێژەکانی ئەو کۆمەلگای ئێمە ئەو دیاردە دەرونی و کۆمەڵایەتیانەی کە ڕۆژانە دەیان بینین و ئێمە دڵخۆش نین پێیان یا دڵمان ناخۆش دەکەن یا ناومێدمان دەکەن جاری وایە زۆربەی ئەو دیاردانە دیاردەی با بڵێن دەرونین ڕەفتارین پێوەستن بە هەڵچوونی ئینسانەکان و نەڕۆیشتنی ئینسان تاچی ئەو کۆمەلگایە لەسەر ئیقاعەکی لەسەر ڕیتمێکی سلوکی معەن کە نەتوانێت سێلف کۆنتترۆلی هەبێ خۆی کۆنتترۆل کە تا ئەو ئاستەی کە لە لەحەزات و چرکەساتی زۆر زۆر سادە کە پێویستی بەوە نییە کارەساتێک لە ساتە وەختەکانی هەڵچوون بکەوێتەوە تەسلیمی ئەو ساتە وەختە خراپە بێ ئەو نێگەتیڤ ئیمۆشنە بێ یعنی زەریمەیە ئینسان لەسەر ئەساسی نێگەتیڤ ئیمۆشن لەسەر ئەساسی انفعالاتی سلبی تەفکیری سلبی بکە یعنی نێگەتیڤ ئیمۆشن ببێتە نێگەتیڤ ثینکینگ لەو حالەتە ئەوە کارەساتە ئێمە هەمیشە دەبێت چی بکەین ولا یەکەم سایکۆلۆجیستین دەبن بە سایکۆلۆژی پرۆژەی کەسانی سایکۆلۆجیستن ئێوە مادام پرۆژەی سایکایتریست و سایکۆلۆجیستن ئینشاڵڵا لە ئایندەدا پێویستە هەموو ئینسانە کە بە ئاسایی هەڵچوونی سلبی و هەڵچوونی ئیجابی هەیە یعنی ئەرێنی و نەرێنی هەیە هەوڵ بدا هەموو هەڵچوونە نەرێنیەکانی وەرگەڕێنێتە سەر نەرێنیەکانی وەرگەڕێنێتە سەر بیرکردنەوەی ئەرێنی نەکبی هەڵچوونە نەرێنیەکان بکاتە بیرکردنەوەی نەرێنی هەڵچوونە نەرێنیەکان بکاتە بیرکردنەوەی ئەرێنی یعنی سلبیەکان بکاتە پۆزەتیڤ ئەو بابەتە خۆشە برادران بچینە ناوی و لە بابەتی دەروونزانی گشتیش لە مەرحەلەیەک هەیە و لە مەرحەلەی دووش لە دەروونزانی گەشە و دەروونزانیەکانی دیکە هەمووتان پێویستن بۆ بابەتە دەبێ هەمومان ڕۆژانە ئەو هەڵچوون و داچوونەمان هەیە ئەو هەڵچوون و داچوونە هەڵچوون چییە چێ دەتوانێت پێناسەی هەڵچوون بکە هەمووتان هەڵدەچن و ڕۆژانەش هەیە هەڵدەچێ و ئەو ئیقاعە ئەو ریتمە ئەو ناهارمۆنیەتە هەمیشە بەردەوامە بەڵام تۆ دەبێ وەکو مایسترۆیەک ئەو ئیقاعەی خۆت زەبت کەی بزانی لە چ لەحزەک پێویستیت بەوەیە هەڵسی لە چ لەحزەک پێویستیت بەوەیە داچی لە چ لەحزەک پێویستیت بەوەیە تۆنی دەنگت بەرزکەیەوە لە چ لەحزەک پێویستیت بەوەیە تۆنی دەنگت هادیکەیەوە
ئەوە ئەگەر خۆت مایستڕۆی حالەتە دەرونیەکانی خۆت بی خۆت سەرکردەی دەرونی خۆت بی و کۆنتترۆل لە دەستی ئەو سێڵفەی تۆ بێکە لە ناوەوەی تۆیە لەو حالەتە هیچ کاتێک تا ئاستێکی زۆر کەم هەڵە دەکەی و کەسێک دەبی زۆر پۆزتیف و وردە وردە کۆمەلگاش هەر لە تاکەکان بەو شێوەیە پێک دێت و دەبین بە ئەکسەریە و زۆرایەتی لە ناو کۆمەڵگەی خۆمان بۆیە هەڵچوون ئەو پرسیارەم کرد لێتان چێ دەتوانێت ئەوەی ئەو تێگەیشتنێکە خۆی هێتی لەسەری وەڵامی بداتەوە ئەفا زۆر جوانە زۆر جوانە دەست خۆش ئەفۆن ئافرێن زۆر زۆر جوانە هەردوو پێناسەکان جوان بوون چیکە چونکە پێناسەمان زۆرن تعددت التعاريف والمقصد واحد يعني پێناسەکان زۆر دەبن بەڵام مەبەستەکەمان یەکە بەڵێ جوانە بۆچی ئێمە یەک پێناسەمانی بەڵێ خانم ڕوژێنەرێکی دەرەچی نابێ ناوەچیشی لەگەڵ بێ دەست خۆش ئافرین هەموو پێناسەکان زۆر زۆر لێک نزیکن بەڵام زۆر جارێوە لەبەرەوە ئێمە تیۆر و مەزاهیب و ڕێزکەی جیاجیامان هەیە لە دەروونزانی ئەوە فرۆیدیزمە ئەوە ڕەفتارگەراکانن ئەوە جەشتەڵتیەکانن ئەوە کۆگنەتیفیستەکانن ئەوەیان پۆزتیفیستەکانن ئەوەیان نازانم هەر یەکە تێڕوانینی تایبەت بەخۆی هەیە لە ڕوانگەی ئەو فەلسەفە سایکۆلۆژیەی کە ئەو تیۆریسیۆنانە لە ناو تیۆرەکانی خۆیان بۆی دەڕوان ینی بۆ نمونە لەوانەیە بە جەماعەتی فرۆید بڵێ بە دەروون شیکاری بڵێ هەڵچوون چییە بە شێوازی بیرکردنەوە و تێڕوانینی خۆی لە دیار دەکە دەڕوانێ بەڵام لە ڕەفتاریەکان بە شێوازی دیکە بۆی دەڕوانن ئەوانی دیکە کە ناوم هێنان بە شێوازی دیکە تا ئاسەک جیا لەوان بۆی دەڕوانن بەڵام هەر هەمویان کۆکەوە یەک ئامانج دەپێکن یعنی یەک ئامانجیان هەیە کەواتە هەڵچوونەکان برادران هەڵچوون هەندێک باری تا ئاستێک ئەو هاوڕێمان گوتی لە ناکاوە زۆر جاری وا لە ناکاویش نییە تا ئاستێک هەندێک دیاردەی دەرونین سەر هەڵدەدەن وە گۆڕانکاری دیار لە باری دەرونی و لە جەستەیی و لە دەتوانی ناوی لێ بنێن هەندێک گۆڕانکاری سایکۆبایۆلۆجی و سایکۆفسیۆلۆژین یعنی بۆی دوو زانستەکە بە یەکۆ بەسیۆ بزانە هەندێک باری دەرونین کە کاریگەری دەروون فسیۆلۆژی و دەروون بایۆلۆجیان لەسەر تاکەکە هەیەوە لە ژێر کاریگەری کۆمەڵێک هوروژێنەر ئەو تاکە لەسەر ئاوازی خۆی دەترازێ بارە سایکۆلۆجیەکەی بارە فسیۆلۆجیەکەی بارە بایۆلۆجیەکەی دەترازێ تاوەکو دێتەوە ئاستی ئاسایی خۆی و بەڵانسی خۆی وەردەگرێتەوە هوشیاریەکی پێویستە وانە بۆیە ئێمە ئەو بابەتە دەبەستینەوە بە تیۆرێکی دیاریکراوە کە من پێم وایە نزیکترین تیۆرەوە لە زەمەنی ئێستا نوێترین تیۆرن کە قسە لەسەر هەڵسوونەکان دەکەن و پێیان وایە دەتوانین زۆر بە ئاسانی مامەڵەیان لەگەڵ بکەین و بەکاریان بێنین بۆ بیرکردنەوە ئەرێنیەکەی خۆمان ئەویش ئەمن پێم وایە ئیجابیەکانن پێیان دەڵێن پۆزتیفیستەکان یعنی پۆزتیف سایکۆلۆجی مەزهەبێکی نوێیە ئێستا لە ئەمریکا و لە وڵاتانی غەربی زیاتر تەعامل لەگەڵەوە دەکرێت ئەوان لە باتی ئەوەی بگەڕێنەوە ناو ناخی ئینسان و باس لە سلبیاتەکان و لایەنە تاریکەکان و لایەنە نەرێنیەکانی ڕفتاری ئینسان بکەن هەوڵ دەدەن لایەنە ڕۆشن و دیاری ئەو ئینسانانە بەرچاو بخەن ئەگەر بێت و کەسێک بە دوو شت دڵشاد بێ بیکەن بە سێ بە سێ شت دڵشاد بێ بیکەن بە چوار بە چوار شت دڵشاد بێ بیکەن بە پێنج ئەوان بیر لەوە ناکەنەوە هەندێک مەزاهیبی نەفسی هەیە دەچێتە ناو گرێ دەرونیەکانی تاک دەڵێ ئەو کەسە لە مناڵی وا بووە لە
نستەکەی وا معلوماتێکی وا خەزن بووە ئیدی بگەڕێ بچێتە ناو تەفاسیلی نەست و حیاتی ئەو کە تەحلیل نەفسیەکانن ئیدی ئەوان پێیان وایە کە ئەو زۆرە پشکنینە بۆ هۆکاری ڕەفتارەکانمان تۆزێک ماندوومان دەکات. بۆیە برادران ئەمە تەمەشا بکە دائیمەن لە بەرامبەر هەر هەڵسوونێک تعبیرێکی سلوکی هەیە، دەربڕینێکی ڕەفتاری هەیە. لە بەرامبەر هەڵسوونە نەرێنیەکان کە ترسن، کە نیگەرانین، کە تووڕەیین، کە نائومێدین، هەندێک ڕەفتار هەن ئەو بارە دەرونیەی ئێمەیان پێدەناسرێتەوە. لە بەرامبەر هەر هەڵسوونێکی ئەرێنی وەکو شادمانی، پێکەنین، دڵخۆشی کەوانە هەڵسوونی پۆزتیفن، ڕەفتار دیاریکراو هەن ئێمە دەتوانین لە ڕێگایانەوە بارە دەرونیەکەی خۆمان دەربڕین. بۆیە دوو جۆر ڕەفتار لە دوو جۆر هەڵسوونەوە سەر هەڵدەدان. دوو جۆر ڕەفتار لە دوو جۆر هەڵسوونەوە سەر هەڵدەدان. ئەگەر یەکێک ببینی هەڵدەپەڕێ و شایی دەکا و دانس دەکا، بزانەوە دڵی خۆشە، ئەوە ڕەفتاری دڵخۆشیە. یەکێک دەستی خستۆتەوە بەن چەنەگەی و هەناسەی گەرم گەرم هەڵدەکێشێ و دەداتەوە، ئەوە بزانە کە کەسێکم کێشەیەکی هەیە و چۆتەوە ناوخۆی وە لە کۆمەڵک چرکە ساتی ناخۆشدا دەیباتە سەر. بۆیە ئەمە لە بەرامبەر هەڵچوونە نێگەتیفەکان هەڵچوونە پۆزتیفەکانمان هەن. دیسانەوە ئەو جارە لە بەرامبەر هەڵچوونە نێگەتیفەکان بیرکردنەوەی نێگەتیفیشمان هەن. لە بەرامبەر هەڵچوونە پۆزتیفەکانیش بیرکردنەوەی پۆزتیفمان هەن. ئەمە دەتوانین بەو شێوەیە پێمان وابێ ئەوە خودی ئینسانەوە، ئەوە سێڵفە خودە. ئەو خودە نیوەی بیرکەرەوەیە، نیوەشی هەڵچووە. ئەگەر بیرکردنەوەکانی نێگەتیڤ بن، یعنی نەرێنی، کە لێرە پێی دەڵێن بیرکردنەوەی نەرێنی، ئەوە لە بەرامبەریدا زۆرێک لە هەڵسوون هەنە پێیان دەڵێن ئەوە نێگەتیڤن، پێیان دەڵێن هەڵسوونی نەرێنی. ئەگەر لە بەرامبەر ئەو بیرکەرەوە سلبیە بیرکەرەوەیەکی کەمان هەبێ، بیرکردنەوەی ئەرێنی positive thinking، ئەوە هەر ئەو کەسە دەتوانێت توانای ئەوە هەیە هەڵچوونەکانی ئەرێنی کات. بۆیە ئەگەر بێت و هەمیشە بیرکەرەوەیەکی سلبی، بیرکەرەوەیەکی نێگەتیڤ هەوڵی ئەوە بدا هەمیشە هەڵچوونەکانیشی نێگەتیڤ بن، یا بەمانایەکی دیکە کەسێک هەڵچوونەکانی نێگەتیڤن، هەمیشە خەمبارە، هەمیشە دەترسێ، هەمیشە تووڕەیە. کەسی تووڕە بەبێ شک بیرکردنەوەکانی هاوسەنگ نییە، کەواتە بیرکردنەوەکەشی نێگەتیڤە. مادام لەسەر ئەساسی هەڵچوونێکی نێگەتیڤ ئیش دەکا، بە بەردەوامی هەڵچووە و تەعامل لەگەڵ چی دەکەی. لە دینی ئیسلامدا دەڵێ هەڵچووەکان تەلاقیشیان ناکەوێت کاکە، کاتێک کە سوێن بە تەلاق دەخۆن، یاخود لە ژنەکانیان زیادە بنەوە یا ژنەکان لە پیاوەکانیان زیادە بنەوە. بڕۆ کە دەیان بنە مؤسساتی دینی یا شەرعی بۆ ئەوەی کە وەزعیان چاکەنەوە، دەڵێ کاکە تەلاقی نەکەوتەوە، لە کاتی تووڕەبوون بووە، ئەو قسەی لە دەم دەرچووە. کەواتە لە کاتی تووڕەبوون زۆر جار هەڵە دەکرێت و هەڵانە هەندێک لە وڵاتان سیستەمی قەزایی و یاسایی و دادوەری خۆیان بە شێوەیەک ڕێک خستووە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو ئینسانانە فەحز دەکەن، مامەڵەکردنیان لەگەڵیان دەهێننەوە سەر ئەو ئاستەی کە لەو چرکە ساتەی لەو لەحزەیەی کە ئەو ڕەفتارەی کردووە ئایا باری دەرونی چۆن بووە. وانە یان دەبینی جاری وا لە لەحزەیەک ئینسان کارەساتی گەورە دەقۆمێنێ،
کەواتە ئەو هەڵچوونە ئەو کەسە کەوا دەناسرێتەوە تڕیتی وایە سیمەی وایە خەسڵەتی وایە بە زۆری لە دۆخە دەرونیە نەرێنیەکاندا دەیبینم کەواتە بە زۆری وا تەسەوڕ دەکەم بیرکردنەوەشی نێگەتیڤ بێ وانە ئەو کەسە بەد هەمیشە دەیبینم ئەوەی ئەو سەر هەمیشە دەیبینم پێ دەکەنێ دڵی خۆشە لەگەڵ ساتە وەختەکانی دڵخۆشی خەڵک دڵی خۆشە لەو لەحزەی تۆ دڵت خۆشە ئەو نایە لێت تێکدا لەبەرەوەی بنیادی سایکۆلۆجی ئەو ئەساسەن بنیادەچی نێگەتیڤە و دەیەوە وەزعەکەی تو تێکداوە سادیستە ناوێت و دڵخۆش بی بەڵام هەمیشە ئەو ڕفتا ئەو تعبیرانەی ئەو دەربڕینانەی کە نیشانەی ئەوەن کە کەسێک هەڵچوونێکی نێگەتیڤ پۆزیتیڤی هەیە وا تەسەوڕ دەکەی تا ئاستەکی زۆر کە بیرکردنەوەکەشی لەسەر ئەساسی هەڵچوونە پۆزیتیڤەکانی هەڵچوونە ئەرێنیەکانی بیرکردنەوەیکی ساغ و سەلیمتر دەبێت وانە لەو حاڵەتە ئەوە زۆر داینامیکن بەیەکەوە ئەو دوو جۆرە هەڵچوونە ئەو دوو جۆرە بیرکردنەوە ینی زۆر لەگەڵ یەکن لە ناو یەکن لە بۆ یەکەنە من ئەو هایان ناو دەنێم زۆر جار ئەو دووبارە دەکەمەوە ئەو جملەیە ئەو ڕەیە ئەوە پێ دەڵگوتێت داینامیک ینی ئەو دوو جۆرە هەڵچوونە ئەو دوو جۆرە بیرکردنەوەیە لەگەڵ یەک لە ناوی یەک لە بۆ یەک ئیش دەکەن ینی کەسێک نابینەوە لەسەر گۆی زەوی هەمیشە هەڵچوونەکانی پۆزیتیڤ بێ ینی مەسەلەکە مەتەبە ئیقاعە ینی لەسەر ئاواز و ڕیتمی معەیەن دەڕوە و ئەمن چ کاتێک هەست بە دڵخۆشی خۆم دەکەم چ کاتێک دەکەومە بار و دۆخێکی هەڵچوونی پۆزیتیڤەوە خۆم بڕیار دەدەم بچمە ناو دۆخێک کە تێیدا هەڵچم بە ئاراستەیەکی پۆزیتیڤ لە کاتێک لە بەرامبەرمدا دنیایەک هەڵچوونی نێگەتیڤ دەبینم و خۆم بۆ هەڵچوونە نێگەتیڤانە قیاس دەکەم بۆ ئەوەی هەڵچوونی نێگەتیڤ پۆزیتیڤ تامی خۆی بدا دەبێت لە بەرامبەری هەڵچوونی نێگەتیڤ هەبێ بۆ ئەوەی شتێکی شیرن تامی خۆی بدا دەبێت لە ناو زاکیرەی چێژی تۆدا شتێک هەبێ پێی بگوترێت تاڵ هەتا بزانێ ئەوە شیرنە دەبێت شتێک هەبێ پێی بگوترێ با بڵێن چیر هەتا لە بەرامبەردا شتێک ئاسان هەزم بکرێەوە نەرم و سەلیس بێ عەرەب گوتنی وانە کەواتە ئەو دوانانە بۆ یەک زەڕورن پێیان دەگوترێت دوانەکانی بوون دوانەکانی وجود ثنائیات الوجود تا ئێستا ئێمە لەو دنیاە ئەو گردونە هەر بۆ دوانانە هەڵدەسوڕێ تاریک هەیە لەبەر ئەوەی لە بەرامبەری ڕووناچی هەیە یاخود عەفوەن ڕووناچی هەیە لە بەرەوەی لە بەرامبەریدا تاریکی هەیە درێژ هەیە لە بەرەوەی لە بەرامبەریدا کورت هەیە ئەستور هەیە لە بەرەوەی لە بەرامبەریدا باریک هەیە خۆش هەیە لە بەرەوەی لە بەرامبەریدا ناخۆش هەیە جوان هەیە لە بەرەوەی لە بەرامبەریدا ناشیرن هەیە ئیدی چێژ هەیە لە بەرەوەی لە بەرامبەر چێژ ئازار هەیە ئەو شتانە زەرورن خۆ فرۆیدیش زۆر جار پێمان دەڵێ بە حەیاتی ئازار لە جەستەی ئینسان کۆتایی پێنایەوە ئینسان قەت نابێت بیر لەوە بکاتەوە ئازار کۆتایی پێدێت ئازار کۆتایی پێنایە و تا ئاستێک ئازار زەرورە هەتاوەکو ئێمە قیمەتی چێژ بزانین چێژ چییە وانە بۆیە هەر فرۆیدە فێرمان دەکا پێمان دەڵێ پێویستە لەگەڵ ئازار ڕابین يجب أن نتكيف مع الألم يعني لەگەڵ ئازار ڕابین ئەتوو بڵێ وەڵا دڵڕاوچێ لە بین دەبم نابێت دڵڕاوچێ بمێنێ ناونیشانی کۆمەڵک کتێبی شەو لە بازار و پارەی زۆر زۆریشی پێدەدرێ و پارەی زۆر زۆریشی پێکۆ کردوتەوە کابرای نووسەر و کتێبێکێ بە ناوی واز لە دڵڕاوچێ بێنە و دەست بە ژیان بکە یاخود چۆن بەسەر دڵڕاوچێکانی خۆتدا زاڵ دەبی با بە دڵڕاوچێ پێویستیە لە سەردەمی ئێستادا ئەمە هەمومان پێویستمان بەوەیە قەلق بین دڵڕاوچێمان هەبێت تا ئاستەکی دیاریکراو هەمومان پێویستمان بەوەی هەیە بترسین تا ئاستەکی دیاریکراو هەمومان پێویستمان بەوە هەیە ئازارمان هەبێت تا ئاستەکی دیاریکراو هەتا وەکو قیمەتی شتە پۆزیتیڤەکانی بەرامبەری بزانی وانە ئەی چۆن وەختی خۆی کە ئەنشتاین ئەو پیاوە گەورەیە کە نیسبەی زەکای 180 بوو بە پێی پێوەرەکانی نیسبەی زەکا IQ کە هەتا 140 قیاس دەکای ئەنشتاینی وا دەڵێن 180 بووە نامە بۆ فڕۆید دەنێرێ دەڵێ ئێمە چۆن لە شەڕ ڕزگارمان بێ
ئەوش جوابی دەداتەوە دەڵێ قەت لە شەڕ ڕزگارمان نابێ و قەت ناتوانین شەڕ لە ناخی ئینساندا کۆتایی پێبێنین هەمیشە ئینسان چەندە کائینێکی خێرخوازە ئەوەندەش کائینێکی شەڕخوازە بەڵام دەبێت ئیگۆیەکی بۆ دروستکەی منێکی عەقڵی بۆ دروستکەی سەلف کۆنتڕۆڵێکی بۆ دروستکەی بتوانێت بەسەر هەموو ئەو بەڵانسە ڕابگرێ و هەمیشە تەسلیمی نەرێنیەکان نەبێ خۆ نەرێنیش ئەمە دەڵێن گریان نێگەتیفە بەڵام لە هەندێک لە حەزات گریان زۆر ڕاحەیەکی دەرونی دەدات تێ و پێویستمان پێیەتی بۆی تۆزێک لە سترێس و لە زەخت لەسەر خۆت کەم کەیەوە تاوەکو ئارامیەکی دەرونی بێتە ناوت و هەناسەیەک بێتەوە بەرت لەسەر ئیقاع و ڕیتمێکی دیکە دەست پێ بکەیەوە کەواتە ئەو کەسێکەوە لەناو خودی ئەودا ئەو دوو حالەتە هەیە بەس کەسی عاقڵ طبعاً ئەو کەسەی کە بیرکردنەوەی ئەرێنیە لەبەر ئەوەی هەڵچوونەکانی ئەرێنین وتوانی وێتی ئەو هەڵچوونە ئەرێنیانەی باش ئیستیثمار کە یعنی وەبەریان بێنێ دەزانن وەبەرهێنان یعنی چی؟ یعنی کەسێک پارەی زۆرە لە مەجالێک وەبەرهێنان دەکات لە بواری تەربیە 5-6 مەکتەبی ئەهلی دەکاتەوە بۆی پارەی زۆر بێ لەو مەجالێ جامعێکی ئەهلی دەکات پێ دەڵێن ئیستیثمار خۆتان ناڵێن هەیئەت الاستثمار لە وڵاتان هەیە کابرا بیرکردنەوەیەکە قودرەتێکی زۆری هەیە دنیایەک هەڵچوون دائیم دڵی خۆشەوە هەست دەکات دائیمەن ئەوە بۆچی وەبەرهێنان لەسەر ئەو دڵخۆشی خۆم نەکەم وا بکەم زۆرترین هاوڕێیەکانم وەکو من دڵخۆش بن زۆرترین سوود لەو هەڵچوونە پۆزەتیفەخانەی خۆم وەرگرم و بیان خەمە خزمەتی پرۆژەی گەورە ئەوە بیر دەکاتەوە ئەو کەسە لەسەر هەڵچوونە پۆزەتیفەکانی بیر دەکاتەوە کەواتە لە خەیاڵی ئەودا شتێک دروست دەبێ لێرە ئەو ئینسانە زۆر عەقلانیەت زۆر عەقلانیانە بیر دەکاتەوە ئەو کەسێک کە هەڵچوونی پۆزەتیف و بیرکردنەوەی بە ئاراستەیەکی پۆزەتیف کەسێکی عاقڵە منێکی عاقڵی تێدایە وەکو ئیگۆیەکی عاقڵی هەیە دەیەوێت بە هەردوو ئاراستە بڕوا بە پۆزەتیفی لەولاوە شادیەکانی خۆی تا دێت زیاد بکە و نیسبەتێکی زۆریش لە دەوروبەری خۆی شادومان کە ئەوە ئەرچی هەموو تا چێک نییە لەسەر ئەم گۆی زەویە ئەگەر یەک زەڕە عەقلی لەناو ئەو مێشکەی هەبێ و شتێکیشی بەدەست بێ و دەسەڵاتێکی بەدەست بێ ئەو دەسەڵاتە چ سیاسی بێ چ پەروەردەیی بێ چ خێزانی بێ چ کۆمەڵایەتی بێ چ دینی بێ ئەرکەچی ئەخلاقی نییە لەسەر ئەوانە کە زۆرترین ژمارەی ئەو خەڵکانێکی لەگەڵیانن یان لەگەڵیان دەژین شادمانکەن ئایا شادمانکردنی خەڵک پێوەەر نییە بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئیشی دەسەڵاتی لەدەستە ئەو دەسەڵاتە تەوزیف کا بۆ ئەوی زۆرترین ژمارەی خەڵک شادمانکە بیرکردنەوەی عەقلانی ئەوەیە لە هەموو دنیای پێشکەوتوش ئەوەیە ئەو وڵاتە بەچی پێشکەوتووە لەبەرەوەی نیسبەتی هاوڵاتیەکانی زۆرترین شادمانیان هەیە ساڵانە قیاس دەکرێت لە وڵاتان یا دانیمارک یەکەم دەبێت یا نەڕویز یەکەم دەبێت یا هۆڵەندا یەکەم دەبێت هەزارە وڵات لەوانەیە عێراق نازانم چەند وڵات لە دنیا هەیە 300-400 چەندە لە کلچی قایمەیە عێراق لە کلچی قایمەیە وڵاتانی دەوروبەر هەموو لە کلچی قایمەیە وانێت بۆ لەبەرەوەی یەکەم دەخلی فەرد باشە مەعاشەکەی باشە ئەوە یەک دەخلی فەردی پێ دەڵێن دووەمیان زۆرترین ساتەکانی کە ڕۆژە 24 ساعاتە زۆرترین کاتەکانی بەخەبەری خۆی لە دڵشادی و خۆشگوزەرانی دەیباتە سەر کاتێک لە ماڵێ دێتە دەرێ هەتا دەڕواتە شوێنی کاری خۆی یەک کۆسپی نایەتە پێش لەبەرەوەی جادەکان بە شێوەیەک تەنزیم کراون ئیزدیحام و عەرقەلەی سەیر و ئەوانە نییە دەڕوا بە سەلیسی سواری میترۆ دەبێت سواری قیتار دەبێت سواری نازانم پاس دەبێت سواری تەکسی دەبێت لە لەحزەی خۆی پاسەکەی دەگاتێرەوە ڕاوەستاوە پاسەکەی دێ لە بەرامبەری دەرگا دەکاتەوە دەچێتە ژوورێ لەو شوێنەیە لە عینی شوێنی خۆی دادەبەزێ و چێتە شوێنی خۆی حیات ئەوها تەنزیم بکرێ هەر هەمومان شادمان نابین ناکرێ ئەو های لێبێ ژیان ناکرێ وای لێبێ بۆ ناکرێ زۆر بە ئاسە خۆم باسی خەیاڵ و یوتوپیا و ڕۆمانە خەیاڵیەکان ناکەم وانە باسی حقایق دەکەی مادام عەقڵ هەیە پارە هەیە و ئیسرار هەیە بیرکردنەوە هەیە ئیرادە هەیە دەکرێت بەڵام ئەوەی کە نایکە نیسبەتی شەڕانگێزی لە ناخی ئەودا نیشتووە تەڕەسوبی کردووە یعنی زۆر نیشتیە
یعنی پڕی ناخی ڕق و چینە و هەموو شتە سلبیەکانن نایەوێت لە خۆی زیاتر کە شادمان بێ. شادمانیەکەشی بۆ خۆشی بەدڵنیایمە وەکو سایکۆلۆجیستێک وا دەڵێن وانین ئەو نەوە کەسانە. بەڵام بەو شێوەیە عەقلانیانە بیر ناکەنەوە. کەواتە ئەو بیرکەرەوە پۆزتیڤە لەسەر ئەساسی هەڵچووێکی پۆزتیڤ بەرەو عەقلانیەت دەڕوا و لە ئەخیری ئەو عەقلانیەتە ئەو کەسە دەگاتە استراتیجێک کە پێی دەگوترێت شادمانی. ینی بەختەوەری وایە بەختەوەری تا چەند تۆ لە ماڵی خۆت بەختەوەری لە عایلەی خۆت لە کولیەکەی خۆت لە زانکۆیەکەی خۆت. ئەمن ئەو ڕۆژەی کۆبوونەوەیەک لە جێیەکە بوو دانیشتبووین گوتم 12 ساڵە 13 ساڵە وا دەزانم لە خەستەخانەی دەرس دەڵێمەوە نەک لە جامیعی چونکە شەرایطە فیزیکیەکانی ئەو کۆلیژە ئێمە شەرایطی زانکۆ نین بە زانکۆ ناچێت کە دەیە ناو ئەو کۆلیژە پێ ناچێت و هاتووێ ناو زانکۆ لەبەرەوە بینایەکانی بە بینای کۆلیژ ناچێت تەسمیم و دیزاینەکەی بە دیزایانی زانکۆ ناچێت شوێنی وەستانی سیارەی شوێنی دەستگوتنەوەی ئەو کورسیانە کورسی ئیبتیداین ئەوەی یەکی ئیبتیدایی شتی وایە وەختی خۆی ئێمە لە یەکی ئیبتیدایی لەسەر جۆرە کورسیانەدا دەنیشتین وانە ڕەچاوی ئەوە نەکراوە ئەوەی کە دادەنیشێ لە خلالی 20 دقە پشتی دێشێ ملی دێشێ تۆ بەو گەنجەی خۆت ئەو ها بێشێ ئەمن چۆن دەتوانم لەسەر ئێرە لەو تەمەنەی خۆم سەعاتێک دابنیشم کەواتە مەرزەکان بەیەکەوە هارمۆنیک نینە هارمۆنیک لە نەتیجە دڵخۆشت ناکە وا لە من وا دەکەی سەعاتێک لێرە سەعات و نیوەک لێرە گوێ بۆ من نەگری چونکە باری دانیشتنت خۆش نییە و دڵخۆشنی لە دانیشتنەکەت دڵخۆشنی لە ئیقاعی تەهویئە و تەدفیعەی ژوورەکەت سپلیت و مپلیتەکان و خۆی هیچ ناکاوە تۆ لە دەرەجەیەکی حرارەی مەزبوط نییە هەتاوەکو گوێ بۆ من بگری یا گوێ بۆ یەکتر بگرین هەمومان وانە کەواتە دەکرێت هەر هەمومان ئەو هەڵچوونانەی خۆمان بەو شێوەیە بخەینە ناو پرۆژەیەکەوە بەدەردی هایدگەر دەڵێ فەیلسوفێک هەیە کە عالمێکی نەفسی وەکو ڤیکتۆر فرانکلیش لێی فێر بووە بەوەی کە دەڵێ هەموو مرۆڤێک لە ژیانی خۆیدا دەبێت ببێت بە پرۆژە بۆ خۆی یعنی بەر لەوەی تۆ هیچ شتێک ببێ بە پرۆژە خۆت بکە بە پرۆژەی خۆت ئیش لەسەر خۆت بکە خۆت سێلفی خۆت تەتویر کە ذاتی خۆت تەتویر کە ببەوە بە خۆت بەرە پێ بدە زانە قسە چەند جوانە هەموو مرۆڤێک لە ژیانی خۆیدا دەبێت خۆی بکات بە پرۆژە بۆ خۆی یعنی ئیش لەسەر خۆی بکە وایە یعنی تۆ کە هاتی ئەو دنیاە بە ئیرادەی خۆت نەهاتی بۆچی لەو دنیاە بە ئیرادەی خۆت ناژی ئەوە بە ئیرادەی خۆت نەهاتی قەیدی ناکە بەس بۆ بە ئیرادەی خۆت ناژی هەوڵ بدە و ئیرادە ئیستیعادە بکە و ئیرادە بژێڕەوە لە ڕێگای ئەو حالەتەم باسی خەیالات ناکەین لە ڕێگای ئەو دۆخە سایکۆلۆجیە لە ڕێگای ئەو عیلمەی کە ئێمە ئێستا ئەو 3-4 ساڵی ئێوە لێرەن دەیخوێنەوە تاوەکو حەیاتتان ماوە لەگەڵ عیلمە نەفس بەردەوام دەبن و زەخیرەی معرفی خۆتان فراوان کەن بۆ ئەوەی کە فعلەن بگەینە ئەو خاڵی کە استراتیژی هەموو عەقلانیە کە ئەوەیە بگەین بە لەحزەیە کە پێمان بگوترێ ئەو پرۆژەیەکی عەقلانیە و کاینێکی عەقلانیە و 100% خۆیەتی و کۆنتڕۆلی خۆی ئیدارەی خودی خۆی دەزانێ بکە ئەوەی پێ دەگوترێ ئیدارەتە ذات دەزانێ خۆی بڕێوە بە خۆی ڕێکخا ئەوەی پێڵێن سێلف ڕێگولیشن یعنی تەنظیم الذات لە خۆی تێبگا شعوری بە خۆی بێ خۆی سێنتەر بێ سێلف کۆنتڕۆلی هەبێ هەموو استراتیژی ئێمە گەیشتنە بە ساتەوەختەکانی سێلف کۆنتڕۆل ئەو سێلف کۆنتڕۆلە زەعیف بوو کارە ساتی گەورە گەورە دروست دەبێت بارەکەی دیکەیدا کە بیرکردنەوەیەکی نەرێنی لەسەر ئەساسی هەڵچوونە نەرێنیەکانی خۆی ڕۆژێک لە ڕۆژان بیری نەکردەوە ئەو هەڵچوونانە نەرێنین هەندێکیان دەکرێت وردە وردەوایان لێ بکەم بیان کەمە هەڵچوونی ئەرێنی یعنی گریان لە هەموو ساتەوەختەکاندا نەرێنی نیە هەروەکو گوتم دەتوانین بگەینە ئاستێک لە هوشیاری کە ئێمە ئەو هەڵچوونە کە لە بنیادی دەروون فسیۆلۆژی خۆمان لە بنیادی دەروون بایۆلۆجی خۆمان
لەناو جینێتیکی خۆمان لەناو بنیادی جینی و بۆ ماوەی خۆمان ئێمە گریان حزوری هەیە و گریان دیاردەیەکی دەرونی دیاردەیەکی کۆمەڵایەتی دیاردەیەکی فسیۆلۆژیە دیاردەیەکی بایۆلۆژیشە دەبێت عاقلانە بگرین عاقلانە بەکاری بێنین ساتەوەختەکانی گریانمان و بە ئامانزی کەمکردنەوەی سترێس و گوشار لە سەدەرونی خۆمان هەندێک لە حەزات پێویستمان بەوە هەیە ئەو فرمێسکە بڕژێ بۆی بینەوە بارە ئاساییەکە چونکە پڕ بووی کاتێک کە هەڵچوون چییە هەڵچوون لە ڕووی فیزیکیەوە تو پێناسەی هەڵچوون بکە هەڵچوون چییە تۆ ئاوێک بخە سەر ئاگەر دەگاتە دەرەجەی حرارەی خۆی وردەوردە هەڵدەچێ قاوەیەک بخە ناو ززوەی خۆی ززوەی پێ دەڵێن ئەوەی خاوە و ئاگات لێی نەبێ یەکسەر هەر هەمووی بەسەریدا دەڕژێ ئینسانیش کە تووڕە دەبێ دەترازێ لە دۆخە ئارامەکەی خۆی کە تووڕەیەکە نیشتەوە دەبێت بێتەوە لە حەزاتی خۆی خۆمە ناڵێم قەت ئینسان تووڕە نەبێ دەتوانیت تووڕە بی و ئاگاشت لە خۆت بێ سەلف کۆنتڕۆلەکە لای خۆتە بەڵام لە دەستت دەرنەچێ وایە ئەنی خۆت نەکەویە دوا ئەو مۆتیڤیشنە ئەو غەریزەیە کە لە ناخی ئینساندا هەیە هەمیشە جڵەوەکەی لە دەستی خۆت بێ ئیشکردنی ئێمە لە سایکۆلۆجیا ئەوەیە ئەو جڵەوە بخەینەوە دەستی خۆمان کە لە دەست خۆمان نەبووە ناوانەیە ئەنجا جاری وایە ئەو جڵەوە کەسێک لە دەرەوە کۆنتڕۆلەکەی بەدەست بووە لێی داوە کۆنتڕۆلەکە هەر هەمومان پێکەنیوین میوتی کردووە هەمومان بێدەنگ بووینەوە ئەو مجتەمەعی قەتیع و مێگەل ئەو هایە ئەوەی من ناوم لێناوە مێرگەل نەک هەر مێگەل ینی مێگەل هەر بە ئافرەتی فەقیریانەوە بەستۆتەوە لەبەرەوەی دەڵێ مێگەل بۆچی نێرگەلیش نییە نێرگەلیش هەیە زامە بۆەوەی هەردووکان تێکەڵ کەنە من ناوم لێناوە مێرگەل یعنی مێ و نێر تێکەڵ کە مێر گەل یعنی هەر هەمومان ئەگەر بێت و لە ناو کۆمەڵداون بوون و خۆمان نەناسیەوە دەبین بە ڕانە مەڕ دەبین بە قەتیع دەبین بە مێرگەل کە دەسەڵات و ئیرادە لە دەست خۆمان نامێنێ دەکەوێتە دەستی سێنتەرەکانی کۆنتڕۆل لە دەرەوە بە کەیفی خۆیان ئاراستە دەکەن بۆ هەر شوێیان بێت وایە ئەگەر ئەو بیرکردنەوەی گوتم دیسان لێرە نەرێنی بۆ عەفوەن و پەرەی بە هەڵچوونە نەرێنیەکانیدا بە ئاراستەی زیاتر نەرێنیکردن و ئیشکردن لەسەر ئەوە بۆ نمونە پیاوێک یا هەر کەسێک دەڵێ پیاو هەمیشە چاوی زەق کاتەوە و تووڕە بێ و هەمیشە مووی گرژ بێ بۆ ئەوەی خەڵکی دەوروبەری خۆی بترسێنێ کاکە کە چوویە فڵان شوێن تۆزێک خۆت زەبت کە تۆزێک بە نێوچەوانێکی گرژ بڕۆ دیدی خەڵک احترامت دەگرێت وەلێت دەترسێ ئەبزانە یعنی ئەوە لەوانەیە لە سیستەمی پەروەردەییشدا ڕەنجی دابێتەوە وەختی خۆی لە ئۆرگانەکانی ئامادەکردنی مامۆستایان وەکو پەیمانگای ئامادەکردنی مامۆستایان و کۆلیژەکانی پەروەردە کە مامۆستایان ئامادە دەکرد فترەیە کە بوو پێیان دەگوترێت فترەی پراکتیزەکردن ینی فترەی تەطبیق هاوینان دەچوون دوو مانگانیان لە کاتی دەوام مامۆستا دەچوون دوو مانگ لە مەکان گۆ مطبقتان هەبوو نەدەهاتن وانە مطبق لە بەهاران دەهاتن مانگێک لەگەڵتان دەبن و دەڕۆن لەو کاتی مامۆستایەکان بە مطبقەکانیان دەگوت هەندێکیان هەمویان نادەیان گوت ئەگەر یەکەم جار چوویە ژوورێ بۆ لاو سەفیەکی ابتدایی یا دوو یا سێ بە تووڕەی بڕۆ ژوورێەوە چاو زەقکەوە دارەکەت بەدەستەوە بێ منداڵەکان لە ئەوەل لەحزەکە لێت ترسان هەتا لێت دەترسێن و شوعبەکە زەبت دەبێ و دەنگەشی لە نایەتە دەرێ ئەو عەمەلیە زۆر سەهلە بزانە تەخویف ترساندن پرۆسێسێکی چەند ئاسانە چونکە تەخویف ئینسانەکە هەڵدەچوێنی و خۆت هەڵچووی و ئینسانەکە لە باری هەڵچوونێکی بەردەوامدا دەهێڵیەوە چونکە باری دەرونیەوە ئینسانە تێک دەدەی بۆیە دیکتاتۆرەکان لە دنیا پەنا بۆ ترساندن و تۆقاندنی خەڵک دەبن لەبەرەوەی ئەسهەل عەمەلیەیە ئاسانترین پرۆسێسە بۆ کۆنتڕۆلی کۆمەڵایەتی بە یەک چاوزەقکردنەوەی هەزار کەسی زەبت دەکەی بەڵام دیموکراتیزەکردنی فێربوون و خوێندن و پەروەردە پرۆسێسێکی دوورە بەڵام ئەنجامەکەی
زۆر دەمێنێتەوە و بەرەکەت و ئەوەی پێی دەڵێن بەرەکەی زۆر دەمێنێتەوە، ینی ثیمارەکەی زۆر دەمێنێتەوە، وانە بەرەکەی بەرهەمەکەی. ئەی چۆن وەختی خۆی دەیانگو پەیوەندی ئێوە بەیەکەوە پەیوەندیەکەتان شاوڵی بێ باشە یا ئاسۆیی بێ؟ پەیوەندی شاوڵی عەمودی ینی پەیوەندی زابط و جوندیە، پەیوەندی زابطێکە هەمیشە جوندەکەی تەحیەی بۆ دەکات کە دەڕوا کە دەگەڕێتەوە کە دەچێتەوە لای هەر لەباری تەحیەدایە پەیوەند قەراراتەکان لەسەرەوە بۆ خوارەوە دەدەچن، ئەو مەرکەزیەتە ئەو سنترالیەتە. بەڵام لە ئاسۆیی هاوڕێتی ئاسۆیی پەیوەندی ئاسۆیەکان هەمویان هەمومان وەکیەکین و هەمومان وەکیەک سوود وەردەگرین. ئەو پرۆسێسی عەقلانی دیموکراتیزەکردنی فێربوون کە دیموکراتیزەکردنی هەڵچوونەکانیش دەگرێتە خۆی زۆر دەخایەنێ دەمێنێتەوە لە ناو زاکرێ ئێمەدا. ئەمن هەردوو دقیقە قسان دەکەم مەجال دەدەم ئەنگۆ بۆی بزانین ئەنگۆستان پێ جۆما لە دەنگتان بێ. ئەو دوو نەوعە حالەتە ناعەقلانیە دروست دەکا برادران، وە لە نەتیجە لێرە نائومێدی لێ دەکەوێتەوە. ئەوە من لەوانەیە بۆ گروپێکی دیکە بە شێوەیەکی دیکە قسەم لەسەر ئەوە کرد بێ کە خۆیان ئەوانش یەک دوو ساڵ پێش ئێستا اختیاریان کرد. بەڵام ئەو جارە هەوڵمدا زۆر بیگۆڕم، هەوڵمدا بیگۆڕم وانە بوو. کەواتە بڵێ لەو حالەتە تو دەتوانی ئەو شێوازە ئەو سوێنەیە گەورەکەی بیبێ ناو دنیای سیاست. ئەوە بارێکی ئەوە با بڵێن فۆرمەکی سایکۆلۆزیە، بابەتێکی زۆر سایکۆلۆزی دەرونیە. ناتوانین ئەو وێنەیە لە ژیانی خۆماندا گەورەکەین بیخێنە ناو خێزانەکانی خۆمان، خێزانی خۆمان لەسەر ئەو ئەساسە دروستکەین کە کوڕ و کچێک بڕیار دەدەن زەواج بکەن و خێزانێک دروست بکەن و ئیدی لەناو ئەو هێلانەیەدا بمێننەوە هەتا هەتایە بەیەکەوە. ناتوانن هەڵچوونەکانی خۆیان بەو شێوەیە پەروەردە بکەن. پەروەردەی هەڵچوونەکان خۆ هەڵچوونیش دەبێت پەروەردە بکرێت. تربیەی ئینفعالات چۆن هەستەکان دەبێت پەروەردە بکرێن، هەستی چاو، هەستی بۆن، هەستی بەرکەوتن، هەموو هەستەکان کە لە کۆمەلگای ئێمەدا بەداخەوە لا لەو شتانە ناکرێتەوە، چونکە شتێک نییە لە ناو سیستەمی پەروەردەی ئێمە پێ بگوترێت پەروەردەی هەستەکان. 5 هەستمان هەیە نازانین پەروەردەکردنی هەستەکان چیە. هەڵچوونەکان تا ئێستا نەخراونەتە بواری پەروەردە ئێمە فێر بکرێن چۆن مامەڵە لەگەڵ هەڵچوونەکانمان دەکەین. بیرکردنەوە نەخراوەتە ناو سیستەمێک هەتاوەکو فێر بین چۆن بیرکردنەوە دەکرێت بە سیستم. چونکە لە دنیا شتێکی پێ دەگوترێت تعلم التفكير، تعلم الانفعالات، تعلم ئەو تربیة الحواس، یعنی فێرکردنی هەستە، پەروەردەی هەستەکان، پەروەردەی هەڵچوونەکان، پەروەردەی بیرکردنەوە، یان پەروەردەی گوێگرتن. چۆن ئەوەی کە فڕۆم کتێبێکی لەبارەوە هەیە بە ناوی فەن الئیصغاء، هونەری گوێگرتن. ئەگەر ئەمە فێری ئەوە ببین کە چاو پەروەردەی هەستەکان هەبێ دەزانین چاو چۆن بەکاردێنین و چاو لە هەموو ساتە وەختەکانی ژیانی خۆمان باش بەکاردێنین، ناچین ئاوا سەیر یەکتر بکەین چونکە چاو ئاوا بەکار نایە. ناچی ئەوە دوو کەس قسان دەکەن ئەوها بکەی، چونکەوە بەس پیشەی جاسووسەکانە، پیشەی خۆگرەکان، ئەوانەی کە دەیانەوەی لە ڕێگا بزانن نهێنیەکانی خەڵک چێوە گوێیان بۆ بگرن. گوێ ئاوا بەکار نایە ئیلا قەیناکە ئەگەر شتێک دەنگێکی نەرم بوو خۆ دویستت بۆی گوێی بۆ بگری، یا مەبەستت بوو، یا یەکێک گویستی باش گوێ پێوەنێ بۆەوەی گوێت لێبێ. یا بۆنکردن خۆتان دەزانن ئوسلوبی خۆی هەیەەوە، هەموو شتێک بۆن ناکرێ وانە دەنا دەڕشەیەوە، دەبێ بزانی چی بۆن دەکەی. هەموو شتێک تام ناکرێ، دەبێ فێرە پەروەردەی تامەکانی بێ. هەڵچوونەکانیش چۆن باسی گریانمان کرد، پێکەنینمان کرد. ئایا پێکەنین ناتوانین پێکەنین وا لێ بکەین کە کۆمەلگا بەگشتی وەکو دیاردەیەک لە ناویدا بڵاو بێتەوە بەوەی کە فعلەن کۆمەلگەیە کە خۆشیەکان بە دەموچاویانەوە دیارەوە کۆمەلگەی مستەمڕ پێ دەکەن. دەکرێ وا بێ وانە؟
جا هاوڕێیان ئەو مەوزوعانە هەر هەمویان ئێمە دەتوانین تەنزیمیان کەین و دەتوانین ئەو وێنەیە گەورەکەین لە ژیانی خێزانی و لە ژیانی پەروەردەی و قوتابخانە و لە ژیانی سیاسی خۆمان. حیزبێکی سیاسی دەتوانێت سوود وەرگێ لە پرۆژەکانی خۆی، حکوومەتێکی سیاسی دەتوانێت سوودی لێ وەربگرێ، ڕێکخراوێکی دینی دەتوانێت سوودی لێ وەربگرێ. ئەو پرۆژە ئێمەیە بۆ ئایندەی نەوەکانمان، بۆ ئایندەی هەوادارەکانمان. ئێمە دەتوانین بەو شێوە وا بکەین نسبەتی ئاستی تاوان لە کۆمەلگای ئێمە کەم بێتەوە، ئاستی هێرشکردنە سەر یەکتر کەم بێتەوە. هەمیشە ڕۆح و گیانی یاخود با بڵێن غەریزەی شەڕانگێژی لەدەست ئێمە خۆماندا بێ. کائینە بکەرەکە لە مامەڵەکردن لەگەڵ حیات خۆمانین. بابەتە بەرکارەکە ئەو بابەتانن کە ئێمە بەکاریان دێنین. کەواتە ئێمە ئاخر قسەی خۆم ئەوەیە دەڵێم هەوڵ بدەین ببین بە بکەر لە ڕێگەی بەکارهێنانی هاوسەنگ مامەڵەکردنمان لەگەڵ بیرکردنەوەکانمان لەگەڵ هەڵچوونەکانمان و نەبین بە بەرکار خەڵکانێک لە دەرەوە یا کەسانێکی دیکە لە دەرەوە ئەتۆ بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆتەوە. بۆیە من ئەو کلمەیە بە عەرەبیش جوان دێگەر بڵێ هەوڵ بدەین ببین بە فاعیل نەبین بە مەفعول بیهی. تێگەیشتن هاوڕێیان؟ ئەلێرە من خاڵێک دادنێم، نقطەیەک دادنێم، پێم خۆشە ئەوی قسەیەکی هەیە، مداخلەیەکی هەیە. بەڵێ خانم. من نەمگوت هەموو بیرکردنەوەیەکی ئەرێنی عەقلانیە، بەڵام با بڵێن عەقلانیەت وەکو استراتیج، وەکو ئامانجێکی دوور کە زانە دەرونیەکان ئیشی لەسەر دەکەن، چ بە دەروون شیکارەکان هەتا دەگاتە پۆزەتیڤیستەکان، ئەوانە ئەرێنی خوازەکانی ئەوەی پێ دەگوترێت دەروونزانی ئەرێنی، دەتوانن وا بکەن کە لە نەتیجە مرۆڤ لەبەر ئەوەی بە توخمی عەقڵ لە توخمی عەقڵ بەرخوردارە و خۆی 100% ببێ بە کائینێکی عەقلانی. لێرەشدا ئەومانایە ناگەیەنێ کە ئێمە بە درێژایی بە خەبەری ژیانی خۆمان هەمیشە کائینی عەقلانی بین. نە، ئەو عەقلانیەتە 100% تووشی جۆرێک لە مەلەل و بێتاقەتی دەکات. بۆیە جارجار ئینسان، من هەموو جارێ دەڵێم جارجار ئینسان بێ عەقڵیش بێ باشە. زین بۆ ئەو قسەی هەر بۆ کۆمیدیایی زانستی دەیکەم. ئەوە نییە بڵێ بێ عەقڵ بەماناوەی عەقڵت نەبێ، نە. بەڵام وەرە تو لە هەندێک ساتە وەختەکان پێویستیت بەوە نییە بیر بکەیەوە. لێرە بیرکردنەوە دەوەستێ، حتا لە هەندێک عیلاجی نەفسی لە هەندێک مەزهەبی دەرونی وەستانی بیرکردنەوە شێوازێکی چارەسەرە بۆ کۆمەڵێک نەخۆشی دەرونی. یعنی ئەمن ئەگەر بێت و باری فسیۆلۆژی خۆم زەختم لێ بکە پێویستیم بە WCB برادران، لە WC چ پێویست دەکا من بیر بکەمەوە لە تیۆرەشی دیاری کراوە؟ WC بۆ بیرکردنەوەی لە تیۆرێک یاخود WC بۆ خۆڕزگارکردنە لە حاجەیەک پێویستیەک کە فسیۆلۆژیای جەستەی من پاڵم پێوە دەنێ، هانا بۆ بم لەوێ چێژێک وەرگرم کە چێژەکە یعنی بەڕاستی ئینسان پێویستی پێێتی وە ساتە وەختی خۆشن. بۆیە دەبێت ئەو شوێنەی کە ئینسان لە پاش ڕۆژ ڕزگاری دەبێت هەوڵ بدا خاوێنی کاتەوە، بۆنی لێنەیە خۆش بێ ئەو شوێنە تاوەکو بتوانانی لەوێ ئەو لە حەزاتانە خۆشن. وانە چ پێویست دەکات من بچم لە سەفرەیەک بکەم بە وڵاتێکی دیاری کرا و بسمە لێوار دەریایەک لەگەڵ شەپۆلەکانی دەریا بکەومە خەیاڵ و بکەومە قوڵ بمەوە لە ناو تەئەمولاتی خۆم لەوێ بیر لە ئەرستۆ و ئەفلاتۆن و کانت و دیکارت و فرۆیدی بکەمەوە، یاخود دەچمە چایەخانەیەک دادەنیشم چایەک بخۆمەوە لەگەڵ هاوڕێیەکانم دادەنیشم چایەک بخۆمەوە. چ پێویست دەکات برادەیەک بێ سرم بێشێنێ بڵێ ئوستاز ئەرێ زەحمەت نەبێ فرۆید لەو مەوزوعەی ڕایچیە و لە مەوزوعی بابی خۆم هاتووم لێرە چایەکی بخۆمە، واز لە فرۆیدی بێنە واز لە منیش بێنە. ئێرە شوێنی تەمەتوعکردنە، ئەوەی کامە پێی دەڵێن چێژوەرگرتن لە خۆشی، چێژوەرگرتن لە جوانی، هەموو شتێک ئەوەی خۆی هەیە. هەتا زۆر کەس هەیە ئەو لە حەزاتانە نازانێت بەڕاستی ئەو نەوع ئەتەکێت و ئەو نوع
شێوازەی نییە ئەو نەوە با بڵێن سەقافەیە نییە پێی دەڵێ با بەوازمە ئێرە چایخانەیە ئێرە هاتووی چای بخۆی چای ئێرە وەختی ئەوەیە تو بچێ ناو فەلسەفەی کانت و دیکارت و ئەوانەی باسم کرد ئەرێ ئوستاز ئەوە فڵان کەس وای گوت لە فڵان زەوی کورە دەواز بێنە لێرە من 2 سەعاتم بۆ خۆم هێشتۆتەوە ڕۆژانە بێم هاوڕێیەکانم بینم ئەو ساتە وەختە پێویستە بە دەردی گاشتۆن باشلار دەڵێ ئەوانە پێیان دەگوترێ وێستگەکانی حەسانەوەی عەقڵ ئەوە وێستگەیە مەحەتەیە هاتووم عەقڵی خۆم ماندووە بیحەسێنمەوە تۆزێک بیرکردنەوە ماندووە بیحەسێنمەوە توش وازم لێ نانی تیۆری نیسبی چییە و تۆری نازانم چی و چییە ئەوە لێگەڕێ بۆ شوێنی خۆی بۆیە لەو شوێنە ئەتوو چ پێویستی دەوەیە یا من دەستمەنجەیەک تەمەشای جەمالیە ئەوەی پێی دەگوترێ ئێستاتیکا یعنی تەمەتوع بالجەمال فرۆید قسەشی زۆر جوانی هەیە دەڵێ چێژ وەرگرە لە جوانی لە هەر شوێنێک تووشی بووی تەمەتع بالجەمال ئەینەما صادفته یعنی چێژ لە جوانی وەرگرە لە هەر شوێنێک تووشی بووی چەند مویمەت و سەفرەیەک دەکەی بۆ شارێک بۆ سلێمانی بۆ دهۆک بۆ لە 150 دەڕۆی بۆی بەس ئاگاد لە سوکانەکە و لە گێڕ و ئیستاپەکەی بێ بۆ لە 70 و لە 80 ناڕۆی هەتاوەکو تەمەتوع بکەی بە جەمالیاتی طەبیعەت و بە تۆپۆگرافیا و بە جوانی شاخەکان و بە سەوزایی ئەو دەشتە و بەو ئاوە جوانەی بەو ڕووبارانەدا دەڕوا و هەم ئاگام لە لێخوڕێنی سیارەکەمە هەم تەمەشای ئەو جوانیەش دەکەم کە لە دەوروبەرمەیە وانە ها هەیە لەو لەحزەیە کە تو بزانە ئەو حاڵەتانە ئەگەر بێت و بوو بە سەقافەوە بوو بە کەڵچەر بە سایکۆلۆجیا پێشەنجی ئەو زۆرە کەڵچەرەیە بەڕاستی تمام خانم رابين هەموو ئازارێک ناڵێ ئەو مەبەستی چییە؟ مەبەستی ئەوە نییە لەگەڵ ڕابێ یعنی ببە بە کۆیلەی ئەو کەسەی ئازارت دەدا مەبەستی ئەوە نییە ئەوە بە خۆی سێ سەرچاوە لە لای فرۆید هەنە دەڵێ ئازار لە ڕێگایانەوە بۆمان دێت یەکەمیان جەستەی خۆمان کە و ناوی لە ناوە شەیخ و خەتل جسم البەسەر یعنی پیری جەستا کە جەستە وردە وردە پیر دەبێ ئازار دێ بۆ جەستات کەواتە لێرە پێمان دەڵێ ئاگاد لە جەستەی خۆت بێ کەمترین ئازارت بداتێ واتە سەحەتی خۆت ددان شوشتنە خۆشوشتنە ئاگا لە خۆبوونە سەرمانەبوونە دوورکەوتنەوەی لە کۆمەڵک شت کەواتە ئەو سەرچاوەیە یەکەم کە دەستەیە کۆنتڕۆلەکەی لە لای خۆتە بەپێ ئەو تیۆرەش کۆنتڕۆلەکەی لە لای خۆتە دەبێت کەمترین ئازار بۆ تۆ بێت لە جەستەکەتەوە دادەنیشی ئافەرموو فەرمون مەمەستا لەیلان ئەنش سەرچاوەی دووەم چییە؟ سەرچاوەی دووەم ئەوە یەکەم جەستەی مرۆڤە بەخێر بێ مەمەستا لەیلان بەخێر بێ خۆ ئەو سێ سەرچاوەی یەکەم جەستەی تووە سەرچاوەی دووەم ململانەی لەگەڵ سروشتە صراع مع الطبيعة یعنی ململانەی لەگەڵ یاسایەکانی سروشت ئەتۆ لەگەڵ دەرەقەتی یاسایەکانی سروشت نایە باران لە کاتی خۆی دەبارێ نابارێ ئەوە یاسایەکی سروشتیە و ئێمە لەوانەیە تا ئێستا لێ حاڵی نەبوو بین ئەو گەردوونە چۆن هەڵدەسێ و ئەو ئەستێرەیە چۆن ڕژا و ئەو نازانم چیە چۆن هات و چۆن ڕۆی ئەوە پەیوەستە بە یاسایەکی گەردوونی تایبەتەوە ئێمەش لەسەر ئەو گۆی زەویە کە سروشتی خۆمانە سروشتە لەو سروشتە دەبێ ڕابین لە ململانێکردنمان لەگەڵ یاسایەکانی سروشت نەک بە عەقلیەتی زاڵبوون بەسەریدا نە بەوەی کە کاریگەری مێشتی خۆمان لەسەر ئەو سروشتە دابنێن واتە تەسلیمی یاسایەکان نەبی لەگەڵی بڕۆی بڵێ مادام باران لێرە دەبارێ ئیدی من دەستمە ناوە ئەشکەوتەی نەخێر لێرە مادەیەک بدوەزەرەوە هەتا خانووەکە دڵۆپە نەکە یاخود پردێک دروست کە هەتا لافاو نەبا یا سەدەیەک دروست کە هەتا ئەوەکەی کۆکەوە بە خۆت بەکاری بێنی ئەوە ململانێکردنە لەگەڵ سروشت یعنی تۆ یاسا ئینسان کاینێکی عەقڵە کە دێتە ئەو دنیاە عەقڵی هەیە یاسای تایبەت بەخۆی دادەڕێژێ لە بەرامبەر یاسایەکی گەورەتر کە یاسای سروشتە ئەو دوو جۆرە یاسایە نسبەتی ئازار لە ئینسان کەم دەکەنەوە هیچی دیکە ئەو ئینسانەی کە توانی کاریگەری عەقڵی خۆی لەسەر تەبیعەت دابنێ هیچ کەمترین ڕێگا نادا بەوەی کە سروشت بە بەردەوامی ئازاری بدا
جاران خەڵک لە شێر و پڵنگ دەترسا، ئێستا شێر و پڵنگ لە بەشەر دەترسێ و خەڵک شێر و پڵنگت بۆ دەخاتە ناو قەفەس، دەچی تەمەتوع دەکەی و پارە دەدەی و تەمەشای دەکەی لە کاتێکدا کە جاران 50 کەس پێکەوە دەگەڕان لە کارت ئەوەی پێی دەگوترێ پێیان دەگوت مەجموعات بەشەریە سەغیرەیانی ئەوەی کلانیان پێ دەگوت کلان ینی کۆمە ئەو دەستە مرۆیە لە ترسی شێر و پڵنگ و حیوانە مفتەریسەکان بەیەکەوە دەگەڕان یا لە ترسی خەڵکەکانی دیکەی کە پێیان وا بوانە دژی خۆیان. بۆیە لێرەش هەوڵ دەدەم کاروباری با بڵێن یاسایی خۆم ڕێک خەم لەسەر ئەو دنیاە کەمترین ئازارم بۆ دێ. لێرە فرۆید دەڵێ گەر جەستە لەژێر کۆنتترۆلی خۆت بوو و تەرتیبکردنی ئەو با بڵێن ململانێت لەگەڵ تەبیعەت و سروش توانی تا ئاستێکی باش هوشیار بی پێی ئەوە کەمترین ئازارت بۆ دێ. سێم کە لە هەر هەردووچیان مهمترە کە سەرچاوی ئازاری مرۆڤە ئەگەر بێتەوە تۆ ئەو بەڵانست لە مابینی ئەو سێ سەرچاوی وەرگرت انفعالاتت هەمیشە لەژێر هەڵسوونەکانت هەمیشە لەژێر کۆنتترۆلی خۆت دەبێت. ئەویش بزانێت بە قسە پێمان دەڵێ فرۆید سێم سەرچاوی ئازار بریتە لە باش ڕێک نەخستنی مرۆڤ بۆ کاروبارەکانی خۆی لە ژیاندا. بزانێت تو ئێستا بچیەوە ماڵێ تەلەڤیزۆن لە جێیەکی کەوت بێ پێڵاو لە جێیەک گۆرێ لە جێیەک کراس لە جێیەک ئەو تەرتیب نەکردنی ژووری خۆت چەند میزاجت تێک دەداوە بێزارت دەکات دەڵێ ئەڵڵاوە ماڵە چەند ناڕێک و ناشوێنە. دەیە کولیەکەت سیارە هەریەکە بە شکلك عاسێ بووی بە 2 سعات ناتوانانی بڕۆی تەرتیب نەکرد. شارەکەت ڕۆژانە لەسەر ترافیک لایتەکان و لەولا لۆزی هەیە و لە جادەکان خەرەباڵغی هەیە و لێرە ئەگەر بتوێ بگەی عنکاوەی بە 10 دقەی دەگەیە بەڵام ئێستا بڕیار بدەی بچی بە 45 دقە ناگەیە. ئەگەر باش ڕێک خراپە لە ڕێگای میترۆ و ئەندەرپاس و کۆمەڵک شتی دیکە بە 5 دقە دەگەیشتێ کەواتە مادام بە 40 دقە دەگەیە کەواتە 35 دقەی بەس ئازارە لە کاتەکە تو دەوێت بە 10 دقە بگەیە بۆ نمونە بەڵام بە 40 دەگەیە 30 دقە معاناتە بەس جنێودانی سایەق و شکاندنەوە سەریەک و ئەوەیە. ئەوەس باش ڕێک نەخستنی مرۆڤ بۆ کاروبارەکانی خۆی دیسانەوە ئازاری بۆ دێ. لەو حالەتە ئەگەر تو مامەڵەتی عەقلانە دەگا و سێ سەرچاوی ئازارە کرد کەمترین ئازار بۆ تو دێ. وانە ئەوە تو ڕای کێشای من ناو مەوزوعەتی دی تێکەڵیەوەمان کرد میکس ها بێزار نەبوون برادران ئەگە بێزار بوون هەتا بیپێسمەوە بڕۆمە دەرێ. با جوانە ئافرین ئەوە زانی چۆن برادران یعنی مەوزوعی تۆ مەبەستت ئالیاتی دیفاعی نەفسیە بەکارهێنانی ئەو دیفێنس میکانیزمس یعنی ئەوانە بە چۆن یعنی تو ئیشێک دەکەی دەڵێ بۆ هات کرد یەکسەر بیانوەک دێنێنەوە بۆ هاوڕێیەکەت ئەو بیانوە خۆ لە ناخەوە ئازارت دەدا تاخیر بووی لە مەوعیدێک بیانوەک دێنیەوە میکانیزمەکی دیفاعی بۆی خۆت لەو مۆزوع ڕزگارکەی بیانوەکە ڕاز نییە بە خۆت دەزانێ ڕاز نییە ئازارێکی دەرونیت ناداتێ یاخود هەروەکو خۆت گوتت کەپتی دەکەی بابەتێک هەیە معلوماتێک هەیە داتایەک هەیە زانیاریەک هەیە لە ناو نائاگای تۆدا ناوە سەر ئاو دەکەوێت سەر هەست دەکەوێت با بڵێن سەر هۆش دەکەوێت بێتەوە بیرت خیبرەتی خراپت لەگەڵی هەیە سەرکوتی دەکەی دەیخێوە خوارێ دەڵێ بانەیە بۆ بەبیرم بێتەوە زۆر جار من بە تۆ دەڵێم وەرە با قسان لەسەر ئەو مەوزوعی بکەنە تو دەڵێ ڕجان باسێ و مەوزوعی مەکە حەزم لێ نییە بەبیرم بێتەوە نامورتاح دەبم لێ دەیچەپێنی دەیخێەوە شوێنی خۆی دنیایەک ئێمە و میکانیزمانە زۆر کۆمەلگایەکین میکانیزماتی دیفاعی با بڵێن زۆر بەکاردێنێ زۆرترین بەکارهێنانمان هەیە بۆ میکانیزماتی دیفاعی وەکو بیانوو هێنانەوە هەمووتان بیانوو دێنەوە ڕۆژێ 1000 بیانوو دێنەوە ئێستا درەنگ بچێەوە ماڵێ درەنگ نانی بخۆی درەنگ بێ ئێرە وایە
هەروە بێتەوە لە زۆربەی شکستەکانی خۆمان دەیخێنە پاڵ خەڵکی دیکەوە پێ دەگوترێ ئیسقات دەیخێ سەر خەڵکیکە ئەوە ڕجێکشن وەنیە خستە سەر خەڵکیکە ینی ئەوانی دیکەی تێدا تۆمەتبار دەکەی لە کۆڵ خۆتی دەکەیەوە دیسانەوە ئەوە کۆمەلگایەکی شڵەژاوت بۆ دێنێتە ئارە چونکە لە نەتیجە فرۆید پێمان دەڵێ هەسەن مۆزوع ئێمە پۆزتیف سایکۆلۆجی بەڵام هەموو ئەوانە ئەساسە فرۆید ئیشی لەسەر پۆزتیفیزمیش کردووە یاخود فرۆید دەکرێت بڵێن بە معنایەکی دی ئەساسەکی دیکەیە بۆ پۆزتیفیزمیش چونکە ئەو پێمان دەڵێ هەر کەسێک یا هەر کۆمەلگایەک زۆرترین ژمارەی زۆرترین بەکارهێنانی بۆ میکانیزمەکانی بەرگری دەرونی هەبوو ئەو کۆمەلگایە نەخۆشە یا ئەو تاکە نەخۆشە ئەو باز لە تاک دەکات دەڵێ تاچی نەخۆش ئەو کەسەیە کە زۆرترین میکانیزماتی دیفاعی بەکاردێنێت درۆکردن میکانیزمی دیفاعی زۆرترین درۆ لە کۆمەلگای ناتەندروستەکان دەکرێت یانە شڵەژاوەکان دەکرێت خستنە پاڵ شتێک ڕوودەدا دەڵێ خەتاوی بوو بیان و هێنانەوە مەکبوتات کەبت ڕاکردن نکوس گەڕانەوە بزانە ئێستا تەمەشای فەیسبووکیکە کابرا عمری 70 ساڵ 80 ساڵە لە ئەوروپای هاتۆتەوە دەچێتەوە گەڕەکەکەی خۆی لە بەستە پیازەی لەکن دەرکەی ماڵەکەی خۆی ڕسمەشی دەگرێت دەڵێ ئەلێرە لەدایک بوو ئەو نۆستالیزیایە گەڕانەوە بۆ منداڵی بە بەردەوامی وایە سبەینە ڕسمەچکەی داناوە زەمانێکی دیە ئەوە نایەوێت لە منداڵی خۆی بێتە دەرێ هەمیشە بۆ منداڵی خۆی دەگەڕێتەوە چونکە ئایندەی کەوتۆتە دواوە هەز دەکات هیچ خۆش نییە ینی ژیانەکەی خۆش نییە بۆ ڕابردوو دەگەڕێتەوە بزانە کۆمەلگای ئێمە زۆربەی وایەوە نییە ڕسمەکی داناوە لە 40 ساڵ پێستاەتی ڕسمەکی ئەمڕۆ 40 ساڵ پێشێستا دایناوە لە فەیسبوک خۆ ناڵێن بەکاری مێنە بەڵام زیاد بەکارهێنانی پێ دەگوترێ نکوس ینی گەڕانەوە بۆ ژیانی منداڵی و ڕاکردن لە واقعی ئێستا بۆیە کە ئەو میکانیزمانە بەکاردێنی تۆ بە تێڕوانینی پۆزتیف سایکۆلۆجیستەکانیش ڕادەکەی لە واقع پەنا دەبەی بۆ ئەو جۆرە بیان و بەڵگە و با بڵێن هۆکارانە بەڵێن شتچکە هەیە کەسێکیکە ڕەیەک نیقاشێک تەواو دەستان خۆش سپاسان دەکەم هەر بژین زۆر سپاس